خۆ بە گەورەزانین خۆ بەزلزانین کە بەشێوازی جیازێ مەناوی هێنین زۆرجار پێڵین لوتبەرزی هەڵسوکەوتێکی ئاسایی نییە زۆرجار دەوترێت لە کەم و کورتی ناخی ئەو کەسانەوەیە بۆیە بەم شێوازە مامەڵ لەگەڵ کەسانی دەوروبەریاناکەن جا بێگومان سیفەتێکی زۆر ناشرینە کاتێک لە مرۆڤدا هەیە چونکە خۆی گەورە مرۆڤەکانی وەکو یەک دروست کردووە ڕەنگە ئەگەر کەسێک ڕۆژێک لە ڕۆژان پێگێک بەدەست بهێنێ بڕوانامێک دەستکەوتێکی مادی یانمانەوی بەدەست بهێنێ هەست بەخۆ بە گەورەزانینە بکە بەڵام دوجار هەموو شتانێک مرۆڤ کە لە دنیا بەدەستهێنێ کاتیە و بۆ ماوەیەکە ڕەنگە ڕۆژێک ڕۆژان کام سەروەتە و کام ناوبانگە و کام پێگەی زۆر گەورەیە لە دەسیبدا جا لێکەوتی زۆری هەیە ئەم بابەتی خۆ بە گەورەزانینە لەسەر کەسایەتی تاکەکان زۆر جار ئەمەوە دەکات کە دوور بکێتەوە لە کەسانی دەوروبەری لە بەرۆی کە پێی وایە لە کەسانی تر باڵا دەسترەوە پێی وایە ئەم زۆر گرنگترە لە کەسانی تر ئەمەشوا دەکات لە هەموو ڕۆیەکەوە لاواز بێ لە ڕووی کەسایەتیەوە ئێمە بۆی کە زیاتر باس لەم بابەتە بکەین باس لەو لێکەوتە نەرێنیانە بکەین کە خۆ بە گەورەزانین لەسەر کەسایەتی مرۆڤەکان دروستی دەکات میواداری بەڕێز دکتۆرە میر ئەحمەد عەبدولقادرمان کردووە لە ڕانیەوە ڕاستەخۆ لەگەڵمانایە بەڕێزیان ڕاهێنەری پەرەپێدانی برۆین کاکتۆر سڵای خوارد لەبێ ئەم کاتت باش سپاس بۆ ئەم دەرفەتە دەستپێک ئەو پرسیارە بکەم کە خۆ بە گەورەزانین چۆن ڕەنگە داتەوە لە کەسێکدا پاشان دێنە سەرەوەی کە چ لێکۆدیەکی هەیە سڵاوی خوا لە ئێوە و بینەران و بیسەرانتان بێ بێگومان لە خۆبایی بوون یان غرور یەکێکە لە سیفەت دەرونیەکان کە کاریگەری بەسەر لایەنی کۆمەڵایەتی و کەسایەتی تاکەوە هەیە ئەمەش هەر ئەوە نییە بڵێم دیاردەیەکی تەنها ڕووکەش بێت بەڵکو هەڵقوڵاوی کۆمەڵێک لایەنی دەرونی و ژینگەیە وەکو ئەگەر باسی بکەین بەس دەنگ دەداتەوە زۆری زعاجە هاوکارانمانە گەرە و کێشەیە چارەسەر بکەن مامۆستا کاکتۆرگیان بەردەوام بێمە گەویستی دەنگی بەڕاستی فەرموو بەڵێ یعنی کاریگەری زۆری هەیە کاریگەریەکانی شەمەلایەنە یەکێکیان لەو هۆکارانەی کەمایەتی کەسایەتی یان لاوازی کەسایەتی کەسەکە کە دەیەوێت ئەو لایەنە لاوازەی خۆی بەو خۆ بەزلسانی و خۆ بە گەورەسانە بەو غرورە داپۆشێ هۆکارێکی تریان پەروەردەی هەڵا بێگومان کەسەکە لە کۆمەلگایەک و لە ژینگەیەک و لە خێزانێکی وا پەروەردە بووە کە یان زۆر پێی هەڵگوتراوە بەلایانی زیادە یان زۆر سەرجەنش کراوە کە ئەوەش کاریگەری نەرێنی لەسەر کەسایەتی کەسەکە دروست کردووە خاڵێکی تریان سەرنجڕاکێشانی دەوروبەر ئەو کەسە دەیەوێت لە کەسایەتی خۆی کە گوتمان کەسایەتێکی لاوازی هەیە دەیەوێت سەرنجی خەڵکی ڕاکێشێ بەو غرورەی کە کەسایەتێکی بەهێزی هەیە خاڵێکی تریان کە کەسەکە زوو هەڵکشان یان زوو بەرزبوونەوە یانجا بەهۆی پلەپۆز بێ یان بە دەوڵەمەندی بێ یان بە شەهادەی بەرزەوە بێ یان بە کڕینی خان و سەیارەی بەرز بێ ئەمە کەسایەتە وا دەکا کە خۆی غرور بیگرێت و کەسایەتی خۆی لە بەرز بێت ئەمەشیان هەمویان پەردەپۆشکردنی کەسایەتیەکەی خۆیەتی بەڵام کەسی شایستە کەسی دەروونساغ ئەو کەسەیە کە جیاوازی دەکات لە نێوان لە خۆبایی بوون و متمانە بە خۆبووندا ئایا هیچ توێژینەوەیەک یاخود هیچ ئامارێک هەیە لەسەر ئەوەی کە لە خۆبایی بوون لە چ تەمەنێک یاخود لە چ ڕێگەزێکدا زیاتر بوونی هەیە بەڵێ وەڵاهی وەکو ئامارەکان لە هەموو تەمەنێکدا هەیە بەڵام ڕێژەکەیان لێک جیاوازە یعنی لە تەمەنی هەرزەکاریەوە بیگرە هەتا تەمەنی کۆتا تەمەن ئەمە هەمووی هەیەتی
اینجا ئەو دەگەڕێکەوە سەر کەسەکە و ئەو ژینگەی و ئەو پەروەردەی پێی پەروەردەکراوە. کەسانمان هەیە لە تەمەنی هەرزەکاریدا ئەو سیفەتەی تێدا زەق دەبێتەوە، بەڵام لەوانەیە دواتر ببێتە کەشێکی تەندروست بەهۆی تێکەڵبوونی لەگەڵ خەڵکی باش و گۆڕینی پەروەردە و گۆڕینی ژینگە. بەڵام خەڵکمان هەیە لە تەمەنی گەنجیدا توش دەبێ، ئەویش هەر بە هەمان شێوە لەعنی لە سەرەتا ئەو سیفەتەی تێدا نەبووە لە هەرزەکاری و منداڵی، بەڵام لە گەنجیدا دەیگرێت، ئەویش بەهۆی وەکو گوتمان ئەو هۆکارانە ئینجا بێدەسێنانی شەهادە بێ، کڕینی خانوو بێ، کورسی دەستەڵات بێ، هەر شتێک بێ لەمانە. هەشمانە لە کۆتایی تەمەنیدا ئەو غرورە دەیگرێت، ئەو لە خۆبایی بوونە دەیگرێت، هەمان سیفەتەکانیشی تێدا دووبارە دەبێتەوە. کاکتۆر جیازی چییە لە نێوان متمانە بەخۆبوون و خۆ بە گەورەزانیندا؟ هەندێک کەس ئەو خۆ بە گەورەزانی ئێنوێنێ لە کەسایەتیە بەهۆی ئەوەیە کە پێی وایە ئەگەر وا بێت ئەوە متمانی بەخۆیەتی، ئەوە ئەتوانێت کار لەسەر کەسایەتی خۆی بکا، بەڵام دەوترێ ئەمە جیاوازی هەیە و کارگەری نەرێنیشی هەیە لەسەر کەسەکە. بێگومان جیاوازی زۆرە. ئێستا وەکو باسمان کرد کەسی تەندروست ئەوەیە جیاوازی دەکات لەو نێوان غرور و متمانە بەخۆبوون. ئەگەر هەندێک نمونەی قورئانیت بۆ بێنمەوە، کاتێک حەزرەتی موسا خوا ناردی بۆ بەنو ئیسرائیل، یعنی ئەوەندە متمانەی بەخۆی بوو، داوای کرد کە خوا هاڕوونی برای بکاتە برابەشی لە ئەو پەیامە پیرۆزەی پێغەمبەرایەتەی کە پێی ڕاستپێردراوە. فەرمووی خوایە هاڕوون بکەیە هاوکارم بۆ ئەوەی پەیامەکەی تۆ بە جوانی بگەێنین و خەڵک ئاگادارکەینەوە، چونکی ئەمن چونکی حەزرەتی موسا سیفەتێکی هەبوو، ئەوەیەک لە زمانیدا هەبوو، زمانی تەتەڵەی دەکرد، لەبەر ئەوە داوای کرد وەکو تەواضوعێک کە خوا هاڕوونی برای بکاتە پێغەمبەر و لەگەڵی بنێرێ. بەڵام تەمەشا دەکەین هەر بەرامبەرەکەی کە فیرعەونە غروری هەبوو، دەیگوت بە میلەتەکەی دەگوت چیت، ئەوەی دەیڵێم هەر ئەوە ڕاستە، ئەوەی دەشڵێم هەر ئەوە نەجاتان دەدا، یعنی هەموو قسە و کردارەکانی خۆی پێڕاست بوو. تەمەشا دەکەین داوە و بانگەوازی حەزرەتی موسا بەچێ گەیشت و فیرعەونی سەرنجامەکەی چی بوو کە غرورەکەی وای لێ کرد کە دەیگوت داوای خوایەتی دەکرد، ئەو غرورە وای لێکات بوو. یان هەر لەو سەردەمەدا قاڕون، یعنی کاتێک فەخفەخە و کەشکەشە و خۆڕازناردنەوە و ئەو پارەی کە هەی بوو کە دەهاتە ناو خەڵک دەیگوت خۆزگە ئێمەش وەکو قاڕون ئەو هەموو سەروەت و سامان و خۆڕازانەوە و فەخفەخەیەمان هەبە، بەڵام بۆ ئێوارەکە لە خوا لە ناوی برد خەڵکەکە دەیگوت ئەلحەمدولیلا کە ئێمە وەکو خاڕون نەبووین و خوا ئەو بەوەشتە تاقی نەکردینەوە. کەواتە غرور کاتێکی کەمە بەری تەسکە، زۆر کاتێکی زۆر ناخایەنێ، ئەگەر لەبەر تەمەنی ئێمە زۆر بێ بەڵکو تەمەنەکەی هەر کورتە، یان ئەگەر متمانە بەخۆبوون و ئەوە بێنینەوەکو پێغەمبەری سەروەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێ من تواضع لله رفعه الله، ئەوەی لەبەر خوا تەواضع بنوێنێ و خۆ خاکەڕایی بێ خوا بەرزی دەکاتەوە. کەواتە خوا قەت کەسێک بە فەخفەخە و لە خۆبایبوون بەرز ناکاتەوە، بەڵکو ئەوەی بەردەوام دەبێ و بەرزبوونەوەی تێدایە خاکەڕاییە، متمانە بەخۆبوونە، ئەوانە بەردەوام دەبنون و هەتا سەر دەمێن و بەرهەمەکەشی دەبێ. زۆر باشە کاک دکتۆر، ئایا ئەو کەسێک کە لە خۆبایبوونە ناخیدابوونی هەیە و خۆی بە گەورەتر دەزانێت لە کەسانی دیکە، نیشانەکانی چین؟ ئێمە چۆن کەسی لە خۆبایی بناسینەوە و ئایا چۆن بەرپەچی کەسانی لە خۆبایی بدەینەوە؟ بێگومان ئەو سیفەتانەمان کە گوت ئەو سیفەتانەی تێدا بوو،
یعنی جاری وا بە سەرۆت و سامانەوە ئەو کەسە زوو هەڵدەخەڵەتێ کەسێکی نەدار کەسێکی یعنی ئەوانە هەمووی خەلەل لە کەسایەتیاندایە لە پەروەردەیاندایە ئەوانە کە بە شتێکی کەمی دنیایی زوو لە خۆبایی دەبن یعنی زوو خۆیان لێ دەگۆڕێ کەسایەتی خۆیان دەگۆڕن ئەوەش لەبەر بۆ هۆی داپۆشینی کەسایەتیە زەعیفەکەیانە لاوازەکەیانە ئەو سیفەتەی لە خۆبایی بوون بەرپا دەکەن نا ئەگەرنا ئێمە هەر لە سەرەتاوە دەزانین ئەو کەسە زۆر بە یعنی پلەپایەکەیەوە یعنی کورسیەکەی پێ لە خۆی گەورەترە سەروەت و سامانەکەی پێ لە خۆی گەورەترە شەهادەکەی پێ لە خۆی گەورەترە ئەوانە وا دەکەن هەرزوو کە زۆر باسی ئەو سیفەتە دەکات زۆر باسی ئەو کارەی دەکات زۆر یعنی لە بری باسی کەسایەتی خۆی بکە باسی سیفەتەکانی دەکات ئەو سیفەتانەی کە بەهۆی ئەو شەهادە و ئەو سەرۆت و سامانەوە بەدەستی هێناوە هەر لە سەرەتاوە دەناسرێنەوە ئەوەیە یعنی باشترین شت خۆ لێ دوورخستنەوەیانە لێیان نزیک نەبینەوە تێکەڵاویان نەکەین یاخود پێیان بڵین کە ئەو شتانەی ئەو سەرۆت و سامانە و ئەو شەهادە ئەوانە هەمووی شتی کاتیە ئەوەی دەمێنێتەوە کەسایەتی بەرزی کەسەکەیە بۆ مرۆڤ. کاکتۆر تا چنێک خۆ بە گەورەزانین دەبێتە هۆکارێک یان بربەستێک ڕێگرێک لە بەردەم گەشەکردنی کەسایەتی تاکدا. بێگومان ئەو بربەستێکی گەورەیە لەبەر ئەوە هەمیشە خۆی پێگەورەیە یعنی بیر لێنە ئەوی ناکاتەوە زیاتر هەوڵدا زیاتر سەرکەوێ بەڵکو ئەو کەمە پارەی کە هەیەی ئەو کەمە ماڵی کە هەیەی ئەو شەهادەیە کە هەیەی زۆر پێی بەرزە لەبەرەوە بیر لە شەهادەی بەرزتر بزیت لە سەرۆت و سامانی زۆرتر ناکاتەوە لەبەر ئەوە هەر کەش و فشی پێ دەکا خۆی پێ بە گەورە دەزانێ خۆی پێ دەڕازێنێتەوە لەبەر ئەوە بەڵام کەسی متمانە بەخۆبوو هەمیشە هەوڵ دەدا هەمیشە لە هەوڵدایە کەسانی چواردەوری خۆی ڕاوێژیان پێ دەکا بەکاریان دێنێ بەڵام کەسی لە خۆبایی بوو بەس بۆ خۆیەتی بەس بە شان و باڵی خۆیدا هەڵدەڵێ بەس دەڵێ من ئاوا و من ئاوا و من ئاوا یعنی زۆر من لە قسەکانیدا بەکار دێنێ ئەوە هەر بەوە دیارە کە کەسێکیەوەی لەبەر ئەوە هەوڵی سەرکەوتنەکان نادا یعنی لە دەرەجەیەک لە پلەیەک ڕادەوەستێ ناچێتە پێشتر. زۆر باشە کاک دکتۆر ئایا ئەو کەسانەی کە خۆیان بە گەورە دەزانن لە ڕووی دەرونیەوە چ لێکەوتێکی خراپیان لەسەر دەبێت؟ وەڵای باش حاڵی نەبووم بەڵام کاریگەری نەرێنیانی لەسەر کەسایەتی کەسەکە هەیە کاک دکتۆر کاریگەری نەرێنی لە ڕووی دەرونیەوە کاریگەریەکان چییە؟ دەنگ دەداتەوە دەنگەکەتان دەنگ دەداتەوە. کاک دکتۆر ئاماژەم بۆ کرد کە ئایا لە لایەنی دەرونیەوە چ کاریگەریەکی نەرێنی لەسەر خودی کەسەکە دروست دەبێت؟ بەڵێ کەسەکە وتمان کەسەکە هەوڵ و تێکۆشان ناکا بۆ پێشکەوتنی زیاتر لەبەر ئەوە یعنی هەر زیاتر دەیەوێت فەخفەخە بکە بە کارەکانی بەو کارەکەمانەی کە هەیەی کەواتە کاریگەری نەرێنی لەسەر دەرونی تاکەکە دروست دەکا لە ناو کۆمەلگا و لەسەر دەوروبەریشی دروست دەکا یعنی کەسەکە هەمیشە کەسێکی وەکو نەخۆش دەردەکەوێت لە ناو کۆمەلگا سیفەتەکەی وەکو سیفەتێکی نەخۆشیە یعنی ئەگەر بێت و لە ڕووی دەرونیەوە لێکی بدەینەوە ئەوە نەخۆشیە نەخۆشیەکە ئەگەر چارەسەر نەکرێ یعنی سەر دەچێشێ بۆ شتی خراپتر یعنی کەسەکە دەیەوێت دەوروبەریشی لەوە وەردا یعنی لەوە بگەلێنێت لەبەر ئەوە کەسەکە خۆی پێگەورەیە خۆی پێزلە هەوڵی ئەوە دەدا کە خەڵکەکەوا تێبگەینێ کە ئەو گەورەیە ئەو کەسایەتێکی بەرزی هەیە کەسایەتێکی هەیە لە کەسایەتی خەڵکەکە جیاوازە یعنی هەمیشە ئەو نەخۆشیە لەگەڵی دەڕوا وەکو نەخۆشیەک. کاکتۆر کەسانی لە خۆبایی زۆر جار بە کەسانی نێرگسی ناوزەند دەکرێن جا پرسیارەکە لێرەدا هەر بەڕاستی ئەو جۆرە کەسانە ئەتوان هەست بە هەڵی خۆیان بکەن و هەوڵی چاکردنی خۆیان بدەن؟
ئەوەش لە کەسەکانەوە دەگۆڕێ لە یەکێکەوە بۆ کەسێک لە کەسێکەوە بۆ کەسێک دەگۆڕێ هەیانە هەست پێ دەکا بەڵام سیفەتەکەی زاڵە نەخۆشیەکەی زاڵە بەسەر دەرونیدا یعنی ناتوانێ خۆی چاپکە هەشمانە یعنی لەبەرەوەی لە سەرەتاوە لە ژینگەیەکی ناتەندروست پەروەردە بووە هەم لە ڕووی پەروەردەی خێزانی هەم لە ژینگەی کەمتر هەست پێ دەکات یعنی وا دەزانی ڕێگا ڕاستەکە ئەوەیە ئەوها بە خۆیدا هەڵبڵێت و خۆی گەورە بکات و فەخفەخە بکات و بە شتەکانی خۆیدا بە شتە مادی و معنەویەکانی خۆیدا هەڵبڵێت و خۆی گەورە بکات کەمتر هەست پێ دەکا بەڵام ئەوەی ئەگەر هەست پێ بکە چارەسەری ئاسانترە یعنی دەکرێت بە نسحەتێک و بە ئامۆژگاریەک و بە نزیکبوونەوەی کەسی باش لێی چارەسەری بۆ بدۆزینەوە یان بۆ خۆی کە هەستی پێکرد کە خەڵکەکە لێی دوور دەکەوێتەوە خۆی چاک بکات بەڵام ئەو کەسانەی کە هەست پێ ناکەن هەروە دەڕۆن ئەوانە درەنگتر چادەبن و چارەسەریان زەحمەتترە ئاینی پیرۆزی ئیسلام هەمیشە ڕێنمونیمان ئەکا بۆ ئەوی کە خۆمان بەکەم بزانین و وەروەها مرۆڤەکان لە یەک ئاستان و خۆمان بە گەورەتر نەزانین کاتێکە دەستکەوتێکمانە بە یاخود شتێک بەدەست ئەهێنین ئایا قوڵبوونەوە لە ئایندا و دامەزراوی لە ئایندا و دەستگرتن بە ئاینەوە و ڕۆچوون لە ناو ئیماندا تا چنە کاریگەری لەسەر ئەم جۆرە کەسانە ئەبێت کە خۆ بە گەورە زانیەکەیان بکەن بە خۆ بەکەم زانین و دوور بکەونەوە لەو ڕەفتارە بێگومان یعنی لەبەر ئەوەی ئەو کەسانی شارەزای ئاین بوو لە ئایندا قوڵ بوو بنەوە کاریگەری تەواویان لەسەر دەبێ لەبەر ئەوەی غرور سیفەتی شەیتانە سیفەت شەیتانەکانە بەڵام تەواضع و خاکەڕایی سیفەتی ئینسانی موسڵمان و پێغەمبەران بۆ لەبەرەوە یعنی تەمەشا دەکەی کاتێک پێغەمبەر صلی الله علیه وسلم دعوت و بانگەوازی هەژارانی دەکرد و بەندەکانی دەکرد بەڵام فیرعونەکانی سەردەم ئەبوو جەهل و ئەبوو لەهەبەکان گاڵتەیان پێ دەکرد ئەوان بەندەکانیان دەچەوساندەوە گاڵتەشیان بەو بانگەوازە دەکرد بەڵام کەواتە کەسانی سیفەتی پێغەمبەران ئەوەیە کە خاکەڕایی مەدحیشیان کردووە زەمی لە خۆباییبوونیشیان کردووە بە سیفەتی شەیتانیشیان داناوە کەواتە هەر کاتێک کەسێک لە دین حاڵی بوو خۆی بەکەم نازانێ بەس خاکەڕایە یعنی خۆ بەکەم زانین لەگەڵ خاکەڕایی ئەویشە لێک جیاوازە یعنی خەڵکێک یعنی ئەوەش هەر نەهی لێکراوە کە خۆمان بەکەم زانین بەرامبەر خەڵکانێک کە خۆیان بەدەستەڵات و خۆیان بە گەورە دەزانن ئێمە خۆمان بچووکەینەوە بەڵام خاکەڕابین تەواضع بکەین چونکی پێغەمبەر وەکو گوتمان دەفەرمێت من تەواضع لله رفعه الله هەر کەسێک لە ڕاهی خوا لەبەر خوا لە پێناوی خوادا خاکەڕابێ تەواضع بنوێنێ خوا بەرزی دەکاتەوە بەڵام ئەوانەی کە سەرنجامیان دۆزەخ و عەزابێکی بەتینە کاکتۆر چۆن هاوسەنگی پارێزین لە نێوان ئەوەی کە خۆمان بەکەم زانین لەگەڵەوەی کە خۆمان بە گەورە بزانین بێگومان ناکرم ئینسانی مسلمان کەسێک کە کەسایەتێکی دروستی هەبێ خۆشی بەکەم بزانێ لە هەندێک کات و شوێنە تۆ پێویستە توانەکانی خۆت دەربخەیەوە بۆنت هەبێ و پێویستیش ئەمەوات لێ نەکا کە بگەیتە ئاستێک لە کەسانی تر خۆت بە گەورەتر بزانی جا تا چنێک گرنگە ئەم هاوسەنگە بپارێزین و هەوڵ بین کەسایەتێکی دروستمان هەبێ ڕێنمایی چییە بۆ ئەمان بەڵێ زۆر جوانە یعنی تەمەشا دەکەین خۆ بەکەم زانین و یان خۆ بە گەورە زانین هەردووچیان گوتمان نەخۆشیە لە هەردووچیان دەبێت لە کاتی خۆیدا لە کاتی خۆی ئەگەر بەکار نەهاتن بێگومان دەبێتە لەکەیەک و عیبەیەک بەسەر کەسەکەوە لەبەرەوە تەمەشا دەکەین حەزرەتی یوسف ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کاتێک لە سجن بوو ئافرەتەکانی میسر دیعایەیان بۆ کرد و بوختانیان بۆ کرد بەڵام کاتێک عەزیز سەرۆکی میسر بانجی کرد کە قسەی لەگەڵ بکە ئەو چی فەرموو یعنی خۆی بەکەم نەزانی بەڵام ئەم بەندێکم و سجنێکم و ڕزگار بووم و ڕزگارم دەکات با بۆ خۆم بەکەم زانم بەڵکو گوتی ئیجعەلنی عەلا خەزائینی الئەرض بمکە سەرپەرشتیاری خەزێنەکانی سەرزەوی بمکە وەزیری خەزێنەکان یعنی تەمەشا دەکەین حەزرەتی یوسف خۆی بەکەم نەزانی پلە و پای خۆی لاگرنگ بوو کە بە سەرۆکی میسر بڕێ لەو کاتەدا کە ئەمن دەتوانم
إني قوي أمين من قوي هم بهزم هم أمينيشم لبر أوا لو كاتدا بيويز بو حضرت يوسف كسایەتی خۆ و کار و پیشەی خۆی دەربخە کە ئەو کەسێکی بەهێزە و ئەمینداریشە بەس نەیگوت ئەی من تازە لە سجن بەربوومە و تازە ئەوەمە بەڵکو خۆی بە لاواز پیشاندا بەڵکو خۆی بە هێز پیشاندا خۆی بە قووەت پیشاندا کەواتە لە کاتێکدایە کە پێویستە کەسایەتیمان بەهێز پیشاندەین بەهێزی پیشاندەین بەڵام لە حاڵەتی ئاساییدا کە پێویست ناکە خۆمان خاکەڕابین لەگەڵ کەسانێک کە ڕیزی ئەو سیفەتە دەگرن کە و سیفەتەیان وەکو دژێک بەرامبەرمان بەکار نایێنەوە بەڵام کە زانیمان بەکارێ دێنەوە ئەو کاتێ دەبێ نەفس بەرز بین عیزەتی نەفسمان هەبێ و خۆمان نەفسی خۆمان بە گەورە بزانین بەرامبەر ئەو کەسانەی کە نەفس بەرزن و خۆ بە گەورە زانن. بەڵێ سپاس بۆ دکتۆر ئەمیر ئەحمەد عەبدولقادر ڕاهێنەری پەرپەدانی مرۆیی کە لە ڕانیەوە لەگەڵمانە بوو. سپاس دەکەین کاکتۆر.